بێگومان پرسی داگیرکاری سەر کوردستان پرسێکی نوێ نییە، پرسێکی زۆر زۆر درێژخایە. هەمومانەزانین ینی بەردەوام داگیرکاری سەر کوردستان هەبووە، بە تایبەتی دەوڵەتی تورکیا دەوڵەتی ینی دەوڵەتێکی ینی دوژمنکاری سەرسەختی خاکی کوردستان و گەلی کووردە. هەمیشە بە درێژایی مێژوو لە هەوڵی داگیرکردنی کوردستان و هەوڵی لە ناوبردننی گەلی کووردا بووە لە هەر چوار بەشی کوردستان، نەک تەنیا لە باکووری کوردستان. وێنێ هەندێک کەس دژمنایەتی دەوڵەتی تورکیا گرێدەنەوە بە پارچێکی کوردستانەوە یان هێزێکی کوردیەوە. ئەمە لێکدانەوەیەکی زۆر زۆر هەڵەیە. ینی دنیا ئازانێت کە دەوڵەتی تورکیا لەکوێ کوردێکی ئازاد هەبێ لە دژی کوردی ئازادە، لەکوێ کوردێکی خاوەن ئیرادە هەبێ لە دژی ئیرادەی گەلی کووردە، لە دژی حتا لە دژی درەختێکی کوردستان. ئێمە بینیمان لە ڕابردووە چۆن هێرشێکی دڕندانەیە کردە سەر ژینگەی کوردستان، نەک تەنیا کورد و مرۆڤی کورد، بەڵکو ینی هەوڵی لە ناوبردننی ژینگەی کوردستانشەدا. بۆیە بە هەموو ڕەنگێک لە هەوڵی دژایەتیکردنی کوردستان بووە و بەردەوامیشە، هەرچەندە ینی لە ئێستاە باس لەلایەک لە پرۆسەی ئاشتی و ئەوانە کرێ، بەڵام دیارەکە ینی دووڕوویەکی ڕوون و ئاشکرا لە کردار و لە گوتارە هەیە. و ئەوەیە بینین لە پراکتیکە ڕۆژێکیش داگیرکاری دەوڵەتی تورکیا لە سەر خاکی باشووری کوردستان و ڕۆژێکیش دوژمنایەتی دەسەڵاتدارانی دەوڵەتی تورکیا بۆ گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان، لە باشووری کوردستان، لە باکووری کوردستان بە تایبەتی نەوەستاوە. و ینی بە هەموو ڕەنگێک لە ئەوەی کە پێی بکرێ لە ڕووی استراتیژیەوە کار بۆ داگیرکردنی سەر کوردستانەکە، ینی پرۆژەیەکی استراتیژی بە ئاشکرا دیارە، بە تایبەتی لەسەر خاکی باشووری کوردستان ئێمە بەدیەکەین. بەداخەوە ینی لە ڕابردووشە بەردەوام قسەمان لەسەرەوە کردووە کە دەوڵەتی تورکیا ینی بە شێوەیەکی ینی قوڵ هاتوتە سەر خاکی باشووری کوردستان و بەدەیان بنکە و بارەگای گەورەی سەربازی دروست کردووە و لە هەمان کاتیشا بەدەیان بنکە و بارەگای سیخوڕی و ئەوانەی دروست کردووە بۆ لە ناوبردننی گەلی کورد. بەڵام بەداخەوە ینی باشووری کوردستان هەرچەنە ینی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لە هەموو ئەمانە بێدەنگ کردووە و بۆتە پارچەیەک لەو داگیرکاری. ینی ئینسان دەبینێت کە داگیرکاری دەوڵەتی تورکیا هێزی خۆی، ئیرادەی خۆی لە بێدەنگی هەرێمی کوردستان، بێدەنگی حیزبە دەسەڵاتدارەکانی باشووری کوردستان لەسەر و هەمووشان و پارتی دیموکراتی کوردستان وەرەگرێ. بە تایبەتی لە ئێستاە یعنی ئەوەی کە ڕووەدا لە هیچ جەیەکی دنیا نییە، شتێکی لەو جۆرە نییە کە دەوڵەتێکی داگیرکرد بێتە سەر خاکەکەت و بەدەیان گوندی وڵاتەکەت چۆڵ بکە، ینی خەڵکەکەی دەربکە لە گوندی خۆی، لە ماڵی خۆی و شەرت و مەرجدانێ بۆ گەڕانەوەی خەڵکەکەی، ینی بۆ خەڵکی گوندەکە، بۆ هاتوچۆی گوندەکە. ینی ئەم داگیرکاریە بەم ئاستە قوڵە، بەم ئاستە مەترسیدارە معقول نییە بێدەنگی لە بەرامبەرا هەبێ. ئەوەی کە ینی مەسەن لە ڕابردوای وت بە بیانووی هەبوونی گەرێلاکانی ئازادی کوردستان و بە بیانووی ئەوەی کە شەڕ لەگەڵ گەرەلاکانی پەکەکەیە هەیە و خۆ ئێستا ینی ئێمە بینین وا 2 ساڵە پرۆسەی ئاشتی بەردەوامە وە کورد دەست پێشخەری گرنگی کردووە، تێکۆشانی چەکداری لە ڕووی استراتیژیەوە ڕاگرتووە و هێرش ناکا. ینی هەرچەنە لە ڕابردووشە هێرشی نەکردووە، هەمیشە گەلێکی ئاشتی خواز بۆ گەلی کورد، بەڵام ئێستا و بیانوانشی بە دەست دەوڵەتی تورکیاوە نەماوە. ئێستا ینی ئەبێ لێرەدا پرسەوە بێ خەڵکی باشووری کوردستان، دەسەڵاتدارانی باشووری کوردستان ڕوبەڕووی لێپرسینەوە بکەن، بڵێن ینی لە ڕابردووە ئەگەر بەم هۆکارانە دەوڵەتی تورکیا ئەم هێرشانەی کردووە
هاتۆتە سەر خاکی باشووری کوردستان و تعدای لە خەڵکی باشووری کوردستان کردووە، ئێستا ئەم تعدایانە بۆ بە ناوی چێوە ئەکات. ینی بەداخەوە ئێمە ئەو بێدەنگە جارێکی تر بەڕاستی من لای خۆم و شەرمەزاری یەکەم و پێشم وایە کە دەبێ هەڵوێستێکی جددی خەڵکی باشووری کوردستانە بێ. ئەم داگیرکاریان لەسەر کۆمەڵە گوند نییە کە لە دەڤەری زاخۆ، بەڵکو داگیرکاریەکی قوڵ و استراتیژیە لەسەر هەبوونی گەلی کورد و ئێمە بینین کە ئێستا ینی هەر گرێدرا بوو پرسەوە باشووری کوردستان لە دۆخێکی مەترسیدارە. مەترسیەوە هەیە کە هەرێمی کوردستان نمێنێەوە، مەترسی جددی هەیە و دەسەڵاتداران بۆ خۆشیان باسی لێواکەن لەم لاو لەولانای شارنەوە. بەشێکی ئەساسی ئەو مەترسیە جددیە کە لەسەر باشووری کوردستان هەیە عێراق نییە بەتەنیا، دەوڵەتی تورکیا پێش عێراق دەوڵەتی تورکیایە. هەر ینی بەرنامەی استراتیژی دەوڵەتی تورکیا هەیە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان نەمێنێ و ئەو ناوچانەی کە داگیری کردووە و زیاتر لەو ناوچانەش بخاتە سەر تورکیا و ینی بۆ هەمیشە لەژێر داگیرکاریە بمێنێتەوە. واتە ئەو تێکۆشانی کە بۆ ئازادی باشووری کوردستان کرا پێناو ئەوەی کە لەسەر لە حزبی بەعس نەجاتی بێ ئێستا بەداخەوە ینی وا خەریکە ئێمە تەواوی ئەو دەستکەوتانە جارێکی تر ینی هێدی بەتایبەتی لە لایەن دەوڵەتی تورکیاوە لەلایەن هەتا عێراقەوە ینی پلانێکی استراتیژی مەترسیدار لەسەر گەلی کوردێ لە باشووری کوردستان و لەسەر گەلی کوردێ لە هەر چوار بەشی کوردستان و دەوڵەتی تورکیا ڕۆڵێکی ئەساسی ئەگەڕێ لەو پیلانگەڕیە. هەوڵەکان زۆرن، ینی شتێک و دوان نییە کە ئینسان بڵێ ئەمەیە و ئەوەیە، بە هەڵ زۆرە پێویستە هەڵی هەمەلایەنە هەبێ. ینی ئەو داگیرکاریانە داگیرکاریەکی ئاسان نین، ئاسایی نین کە تۆ ینی بڵێ تەنیا بەم ڕێگە ئەتوانی ڕوبەڕووی بۆستیتەوە. بەڕاستی تێکۆشانێکی درێژخایەن و استراتیژی و بەرفراوان و گرنگێوە لە ئاستی نەک تەنیا باشووری کوردستان بەڵکو لە ئاستی هەر چوار بەشی کوردستان بەر لە هەموو شتێک یەکبوونێکی کوردی ئەوێ لە بەرامبەر بەو هێرشە داگیرکاریانە، یەکبوونێکی سیاسی کوردی ئەوێ هێزە سیاسی کوردیەکان لەسەر و هەمویانەوە بۆ ئەوەی بتوانن بە استراتیژیەکی هاوبەش ڕوبەڕووی داگیرکاریەکانی سەر کوردستان ببنەوە و لەم قۆناغە گرنگەی کە ینی کە ناوچەکەی پیاتی ئەپەڕێ کە کوردستانی پیاتی ئەپەڕێ و بەتایبەتی کە هەمومان نەزانین قۆناغێکە کە ناوچەکەی تیادا ڕێژرێتەوە، ینی جارێکی تر نەخشەی ناوچەکەی تیادا ڕێژرێتەوە. ئەگەر کورد نەتوانێت لەم قۆناغەیە خاوەن استراتیژیەکی هاوبەشێک بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی داگیرکاریەکان پیلانەکان و بۆ پاراستنی دەستکەوتەکانی کە بەدەستی هێناوە، حتمما ئەو مەترسیانی کە لەسەری هەیە و پیلانانی کە لەسەری هەیە بەرفراوانتر و مەترسیدارترە بن و ئەگەری هەیە کە زیانی گەورەمان بەربکەوێ. بەڵام بێگومان لێرەدا تەنیا هێزە سیاسیەکان بەرپرسیار نین، بەڵکو هەموو تاکێکی کورد، هەموو ڕۆشنبیرانی کورد ڕاگەیاندنە کوردیەکان بە ئەتوانین بڵێن بە دەرەجەیەکی یەک ینی بە ئاستی هێزە سیاسیەکان بەرپرسیارن، چونکە گەر ڕاگەیاندنی کورد بتوانێت ببێتە هێزێکی فشاری گرنگ و هۆشیارێکی گرنگ لەبارەی ئەم داگیرکاریانە بدا بە خەڵک، ئەوە بێگومان خەڵکیش زیاتر وشیارە بێت لە بەرامبەر مەترسیەکانی داگیرکاری و دەبێتە فشارێک بۆ هێزە سیاسیەکان کە ینی کۆتایی بەم چزانم بەم بێدەنگیە بێنن، کۆتایی بەم هەڵوێستە ینی هەڵوێستانی کە خزمەتی دوژمنانەکە بێنوە بیان خاتە سەر ڕێگەیەکی ڕاست. دەبێت ینی وەکوتم فشارەکان هەمەلایەنە بێ ڕاگەیاندنەکان و گەلی کورد ینی خەڵکی کوردستان، خەڵکی باشووری کوردستان بەتایبەتی و لەم ڕوانەوە زۆر زۆر گرنگە وەکوتریش ینی لە ڕووی دیبلۆماسیەوە چ ڕەوەندی کورد لە دەرەوەی وڵات ببێتە پارچەیەک لە ئەو استراتیژیە نەتەوەییە کە بۆ پاراستنی دەستکەوتەکانی کورد بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم هێرشان. ینی ئێستا ئەوەی کە ئەو داگیرکاری دەوڵەتی تورکیا لە باشووری کوردستان پێویستە ڕاگیرێ. عێراق باسی سەروەری خۆیەکە، باسی پاراستنی ینی باسی دروستکردنەوەی عێراقێکی بەهێزەکە، پێویستە فشار لە عێراقیش بکرێ
ینی ئەو پارلەمانتارە کوردانەی ئەو هێزە سیاسە کوردانی کە لەوێن یعنی ئەگەر حکوومەت یاریمی کوردستان جورئەتی نییە هێزی هەر ئەسڵان حکوومەت یاریمی کوردستانی سەبوونی نییان ئەوەی کە ئێمە باسەکەین کۆمەڵی حزبی سیاسی دەسەڵاتدارن بە تایبەتی لەسەر و هەمویان و پارتی دیموکراتی کوردستان کە لەو ناوچانە باڵادەستە ینی ئەگەر پارتی وەکو پارتەیەک لەو پیلانگێڕێ ڕۆڵەگەێڕە دەبێت ئەو هێزە سیاسیانەی تر یەکدەنگانە لە بەغداد بتوانن کاریگەریەکی مەزن دروستکەن بۆ ئەوەی کە هێرشەکانی دەوڵەتی تورکیا و داگیرکاریەکانی لەسەر خاکی هەرێمی کوردستان و عێراق نەمێنێەوە لە هەمان کاتیشا بتوانن لە ناو خۆی هەرێمی کوردستان و لە دەرەوەی وڵاتیش ببنە هێزی فشار و لەگەڵ کوردی پارچەکانی تر یەکدەنگانە ڕوبەڕووی پیلانی لە هەمان کاتا هی ئێرانیش ببنەوە ئێرانیش بۆ خۆی پارچەیەکە لەو هێرش و پیلانانەی لەسەر کوردستان و ڕۆژانە پێشمەرگەی ڕۆژهەڵاتی کوردستان شەیدەکە گەلەکەمان شەیدەکات تا و پێشمەرگانەی کە لە باشووری کوردستانن خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دەبینین بە هێرشی ئێران ڕۆژانە شەید دەبن دەبێت سنوورێک بۆ مێرشانە دابنرێوش بە ئیرادێکی بەهێز و بە یەکدەنگیەکی گەلەکەمان دروست دەبێت ئەوەی کە دیارە کە لە ڕاگەان هەندێک لە ڕاگەانەکان بڵاو بۆتەوە کە ئەوەیە کە ئێمە زانین بەدەیان گوندی هەرێمی کوردستان بە درێژایی ساڵی ڕابردوو بەهۆی هێرشی دەوڵەتی تورکیا و بەزەخت و فشاری دەوڵەتی تورکیا و لەگەڵیشیدا پارتی دیموکراتی کوردستان چۆڵ کراون بە زۆر چۆڵ کراون خەڵکەکەی وەدەرن دەراون و بەدەیان جارە و گوندانە ڕوبەڕووی هێرش و هاوڵاتیەکانی ڕوبەڕووی قەتڵ عام و لە ناوبردن و بوونەتەوە و شەهید بوون بریندار بوون ینی لە ئێستاشە ئەوەی کە ینی دەبینێت خەڵکەکە کە داواکە کە ئەڵێ پرۆسەیەکی ئاشتی هەیە تۆ لە تورکیا بەتەمای لەگەڵ کووردا ڕێک بکەوی کەوایە تۆ پێویستە لە وازە داگیرکردنی گوندەکان هەرێمی کوردستان بێنی ڕێگە بدەیت کە خەڵکەکە بگەڕێتەوە سەر زێد و ئاو خاکی خۆی و سەر ماڵ و حاڵی خۆی بەڵام نەک هەر ڕێگەی نەداوە لە پاش ینی ئەتوانین بڵێن فشاریشیان جۆرێک لە فشاریش مەرجیشی داناوە ئەڵێ مەسە بۆ نمونە بەشێک لەو مەرجانەی کە گوایە نابێت کەس شەو لەوێ بمێنێتەوە هیچ کەسێک نابێت شەو لە ماڵەکەی خۆیان بمێنێتەوە لە سەری سبەی بەیانی زوو هەتا وەکو ئێوارە توانێت بچێت و بگەڕێتەوە خواردن نابێ هەبێ لە ناو ماڵەکان تەنیا خواردنی ڕۆژێک هەبێ ینی کۆمەڵێک مەرجی مەسەرەن چەک نابێ لەگەڵ ئەوانە هەبێ ینی کۆمەڵێک مەرجی داناوە کە بەڕاستی وەکو من پێشتریش باسم کرد لە تەواوی دنیا داگیرکاریەک و داگیرکاریەکی بەم جۆرە دڕندانە نییە ئەمە وەکو ئەسیر مامەڵە لەگەڵ ئەو خەڵکاکان نەک وەکو ینی هاوڵاتیەکی ئەو مانتیقاڵێ کە ئەڵێ تەواوی ئەوانە بێ ناسنامەشیان دیارێکە هاتوچۆ ئەکەن بە ینی بە سەربازگەکانی دەوڵەتی تورکیا یعنی خەڵکی ناوچەکە ئەبێ ڕوونکردنەوە بدا ئەبێ بە شەرت و مەرجی دەوڵەتی تورکیا لە ناو گوندەکەی خۆی هاتوچۆ بکە یعنی ستەمکاریەک لەمە گەورەتر و لەمە ینی قێزەوەتر لەکوێی دنیا هەیە بەڕاستی من پێم وانە فشارێکی زۆر هەبوو بێ ینی وەکۆی ئێوە باسیەکەن لە ناو میدیا بە پێچەوانەوە ئەمەی کە ڕوو ئەدا ینی بەهۆی بێدەنگی ڕاگەاندنەکانەوە لەبەرەوەی هەتا ئێسش نەبووتە ڕۆژەفێکی گەرمی ڕاگەاندنی باشووری کوردستان نەبووتە ڕۆژەفێکی حزبە سیاسیەکان بەڵکو هەمویان بە جۆرێک لە جۆرەکان بێدەنگن لە بەرامبەر بەو زوڵمە گەورە بەرامبەر بەو ستەمە گەورەی کە لەگەلەکەمانەکرێ بەرامبەر بەو داگیرکاریە مەترسیدارێکە لەسەر خاک و نیشتیمانەکەمان هەیە ینی ئیتر ئەم بێدەنگیان پەیوەندی هەبێ بە ئتیفاقەوەیە پەیوەندی هەیە بە چزانم ترسە لە دەوڵەتی تورکیا هەر شتێکە بێت جێگەی شەرمەزاریە یعنی دەبێت گەلەکەمان بتوانێت ینی بەدەبێت ڕاگەاندنەکان وەکووتم هێزە سیاسەکان دەبێت مووقفی جددیان هەبێت لە بەرامبەر بەم داگیرکاریەدا لە بەرامبەر بەم هەڵوێستانەی دەوڵەتی تورکیا و دەبێت نەک تەنیاوە من پێم وایە ئەبێ لە باکووری کوردستانیش کە گفتوگویەک هەیە بۆ پرۆسەی ئاشتی دەبێت ئەو بابەتەش لەناو ئەو ینی گفتوگویانە باز بکرێ ینی ناکرێتەوە لەسەر پارچەیەکی کوردستان زەخت و فشار و داگیرکاری بکەیت وە لە پارچەیەکی تریش باسی
چارەسەری پرسی کورد و ئاشتی دیموکراتی بکەین. دەوڵەتی تورکیا بەخواستی خۆی پرۆسەی بەڕای من دەوڵەتی تورکیا بەخواستی خۆی بەشداری لە پرۆسەی ئاشتیان ناکە یاخود با بڵێن پەنا بۆ پرۆسەی ئاشتی نابە. دەوڵەتی تورکیا لەژێر فشار و زەختی ئەوەی کە مەترسی هەیە لە خاکەکەی خۆشیە ناکۆکی دروست بێ و مداخەلە دروست بێ و مەترسی لەسەر دەوڵەتی تورکیا هەیە خۆیان بە ئاشکرا دەسەڵاتدارەکانی باس لەوە ئەکەن لە دۆخێکی وایە هاتوۆتە سەرمێزی گفتوگۆ و بە پێچەوانەی دەوڵەتی تورکیاوە گەلی کورد هەمیشە پەنای بۆ ئاشتی بردو و هێزێکی ئاشتی خواست بووە و بینی وشمانە لە ماوەی ڕابردووە گەلی کورد هێزی ینی سیاسی کوردی و هێزی ئەسکەری کوردی و هێزی پاراستنی کوردی هەموو هەوڵێکیان داوە بۆ ئەوەی کە بیانوێ نێڵنەوە بۆ دەوڵەتی تورکیا کە ینی پرۆسەی ئاشتی ڕابگرێەوە بە هەموو ڕەنگێک هەوڵیان داوە کە و پرۆسەیە سەر بخەن بەڵام لە بەرامبەرە دەوڵەتی تورکیا چه هەنگاوێکی یاویشتووە ئێمە هەنگاوێکی ئەو توی دەوڵەتی تورکیا نبینێن هەتاوەکو بڵێن بەڕاستی دەوڵەتی تورکیا لەم ماوەیەدا ئەم هەنگاوانەی هاویشتۆ بۆ پرۆسەی ئاشتی وە نیازێکی ڕاستی هەیە بۆ پرۆسەی ئاشتی و نزیکبوونێکی ڕاستی هەیە بەم جۆرە دەرناکەوێت و بە تایبەتیش ئەم هێرشانەی کە ئەیکاتە سەر خاکی کوردستان و زیادکردنی بنکە و بارەکای دەوڵەتی تورکیا لەسەر خاکی باشووری کوردستان و ئەو هەڵوێستانەی کە ئەیبینین بە تایبەتی لە بەرامبەر بە ڕێبەراپۆدا کە هەتاوەکو ئێستا ڕێبەراپۆ لەناو زیندانی ئیمرالیدایە و بینینی ڕێبەراپۆ سەربەست نییە کە گەلی کورد و هێزە کوردیەکان و ڕۆژنامەوانانی جیهان دەیانەوێ جوان لە ڕێبەراپۆ بێ جوان لە ڕێنماییەکانی بێ و ڕێبەراپۆ ببینێن لە نزیکەوە هەتاوەکو ئێستا ئێمە بینین ئەو سزایانەی کە لەسەر زیندانیانی کورد هەیە لە زیندانەکاندا بەردەوامن ئەمانە نیشانی ئەدا کە دەوڵەتی تورکیا نیازێکی جدی هەتاوەکو ئێستا بۆ پرۆسەی ئاشتی پیشان نەداوە.